وردە وردە نزیک دەبێتەوە لە بەدیهێنانی خەونەکەی. ڕێگایەکی زۆری بڕیوە، کەمی ماوە بەگەشتن بە زێدی خۆی. پەیوەند 11 وڵات و زیاتر لە 5,000 کیلۆمەتری لە شاری لۆرنبێرگی ئەڵمانیاوە بە پاسکیل تا گوندی ئەحمەداوا لە ناوچەی هەورامان بڕیوە. پاش نزیکەی 40 ڕۆژ گەشتەوە گوندەکەی و لە مەراسیمێکدا گەنجان و خەڵکی ناوچەکە بە گەرم و گوڕیەوە پێشوازیان لێ کرد. زیاتر لە 5,200 کیلۆمەتر بە پاسکیل بڕی تا گەشتمە ئێرە. ئاماژەکانم زۆرن، وەکو وەرزشکردن، پیشاندانی پاسکیل، هەروەها بێتەوە ئاماژ گەورەترم ئەوەیە کە بۆ خۆم ئەو وڵاتانە بناسم، ئەو خەڵکە بناسم کە لە وڵاتانە بوون، ئەو خەڵکی ئەو 11 وڵاتە، کلتوری ئەو 11 وڵاتە بناسم. ئاماژی ترم ئەوە بوو کە شتێک بۆ ژینگە بکەم، بۆ نمونە هەموو 100 کیلۆمەترێک لە مامێکم چاند لە ئەوروپا زۆربەی کات تۆم لەگەڵ خۆمە ئەهێنا، تۆڵەکانم ئەچاندن لە وڵاتی تورکیا، ئەوە کە زۆر وشکتر بوو لە مام ئەخیر لە شەترگەکان ئەم چاندن. بەڵێ یانی شتێک بۆ ژینگە بکەم، ئاماژەکەی ترم ئەوە بوو. دایک و باوکی پەیوەند هەستێکی جیاوازیانەیە و باوکی دەڵێت هەمیشە چاوەڕوان بووە ڕۆژێک لە ڕۆژان بە پەیوەندی کوڕی شاد ببێتەوە. لەخوا بەزیابێ هەستمان زۆر خۆشە، زۆر دڵخۆشین، زۆر پێمان خۆشە کە ئەندامێکی خێزانەکان خێزانەکەمان گەڕاوەتەوە، چونکو هەر ساڵ تەمەنێکە بەڕاستی ساڵێک دوان سییانە چێتە 8 ساڵ. تۆ 8 دستان بەڕێیەکەی، 8 ڕەمەزان بەڕێیەکەی، چاوەڕێیەکەی لە دەرگاوە سەیرەکەی کێ ئەم کوڕەتەقەیە لە دەرگا بە دوای 8 ساڵ سوپاسی خواکەن، دوای 8 ساڵ تەمەن و 8 ساڵ تەمەنی کەسێکە و اینجا گەڕانەوەی خەشی بەو شێوەیە بە پاسیل ماوەی 40 ڕۆژ بەڕێوە بێ و 11 وڵات بگەڕێ ئەوە کیلۆمەتر سوپاسی خواکەن. بەڕاستی سوپاسی خوامان پێێتەوە ناکرێت کە بە سەلامەتی هاتوۆتەوە لامان و زۆر خۆشحاڵین، زۆر. ئەو ڕۆژەی پەیوەند هەرێمی کوردستانی جێهێشتووە، ماڵەوەیان نەیانزانیوە ناگەڕێتەوە، بۆیە دایکی پێی دەڵێت بای هەزار سەمون بۆ ئێوارە بێنەرەوە. ئێستا پەیوەند پاش 8 ساڵ سەمونەکەی لەگەڵ خۆی هێنایەوە بۆ دایکی. ئێستا مەگەر من بزانم هەستم چەند خۆشە، داواکارم لە خوای گەورە ئەو دڵخۆشیە من بدا بۆ دایکانە گەڕۆڵەکانیان دوورن، خوای گەورە شادیان کاتەوە بە ڕۆڵەکانیان، خوای گەورە شادیان کاتەوە بۆ ڕۆڵانەی کە دوور لە وڵاتن. وەڵڵاهی ئەوەی ڕاستی بێ من خەمم زۆر خوارد، زۆر خەمم خوارد. ئەمت خوای ئێستا لە ڕێگا ئاخۆ برسی بێ، ئێستا سەرمای بێ، ئێستا چی بێ، بەخوا وەختی وا بۆ شۆنی وەشەوە هەڵمەتەوە بیری ئەم کردیوتمە خایسەوە تا لە سەرجادە، وەڵا ئێستا لە شوێنێکایە، ئێستا ئاژەڵێ ئەیتراوە ئەو داڵغانە لە مێشکما بوو. چیرۆکی گەڕانەوەی پەیوەند شتی جیاوازی تایە، لە هەر 100,000 کیلۆمەترێک نەمامێکی چاندووە. گەشتەکەی لێرە کۆتایی نایەت، پاش مانەوەی بۆ چەند مانگێک بە پاسکیلەکەی دەیەوێت درێژە بە گەشتەکەی بدات و بەرەو وڵاتانی ئاسیا بەڕێ بکەوێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی ئەحمەداوا لە هەورامان.